عدنان دەرزال فڵتەیەکی گەورەی دا و کوێت وەک پارێزگایەکی عێراق ناودەهێنێت و جارێکی دیکەش سوپەرلیگ دێتەوە مەیدان. سڵاتان لێبێت. خەریک بوو هەڵەیەکی زمان لەلایەن عدنان دەرزالی سەرۆکی فیدراسیۆنی تۆپی پێی عێراق کێشەیەکی گەورە بنێتەوە و نێوانی عێراق و کوێت تێک بدات. عدنان دەرزال دوای پێکانە سەختەکەی ئەیمەن حوسێن یاریزانی هەڵبژاردەی عێراق لە دوانی بۆ میدیاکان داوڕای گەیاند. ئەیمەن حوسێن بەهۆی پێکانەکەی ڕاستەوخۆ گواسترایەوە پارێزگای کوێت، بەڵام هەرزوو هەستی کرد هەڵەیەکی گەورەی کردوکتی ببورن مەبەستم دەوڵەتی کوێت. ئەم لێدوانە هەڵەیەی دەرزاڵ و ناوهێنانی کوێت وەک پارێزگایەکی عێراق ئەوەی بەبیر کوێتیەکان هێنایەوەکە کاتی خۆی ڕژێمی بەعەز کوێتی داگیر کرد و ناوینە پارێزگای 19یەمی عێراق. کارەکە لێرە تەواو نابێ و پارێزەرێکی کوێتی بە ناوی عادل یەحیا سکاڵای لەسەر عدنان دەرزال تۆمار کردووە و داوا دەکات ڕێگەی پێ نەدرێت پێ بنێتە خاکی کوێت. بڕیارە لە مانگی 11 داهاتوش دادگای کوێت لە سکاڵاکەش بکۆڵێتەوە. ئەم هەرا و هۆسەیە لە کاتێکدایە سبەی عێراق لەگەڵ کوێت لە پاڵاوتنەکانی مۆندیال لە کوێت ڕوبەڕوو دەبنەوە. وا دیارە شێوازی نوێی پاڵەوانێتی چامپیۆنز لیگی ئەوروپا بەدڵی سەرۆکییانەی ڕیال مەدرید فلۆرێنتۆ پێرێز نییە و جارێکی دیکە بابەتی ئەنجامدانی خولێکی نوێ بە ناوی سوپەرلیگ دەهێنێتەوە بەرباس و سەرانی تۆپی پێی ئەوروپای پێدەترسێنێت. ئەوە تا ڕامۆن ئەلڤارێز ڕۆژنامەنووسی ناوداری ئیسپانی لە تۆڕی یەکس نووسیوێتی فلۆرێنتینۆ پێرێز بیر لەوە دەکاتەوە وادەی هەڵبژاردننی سەرۆکایەتیانەی ڕیال مەدرید بهێنێتە پێشەوە و لە کۆتایی ئەم ساڵ ئەنجامی بدات. هەروەها ئاشکراش دەکات چاوەڕوان دەکرێت بەم زوانە پێرێز ڕاگەیەندراوێک سەبارەت بە خولی سوپەری ئەوروپا ڕابگەێنێت و کار بۆ دەستپێکردنی پرۆژەکەی بکات. ئەم پرۆژە نوێیە جگە لە یانەی بارسێلۆنا هیچ یانەیەکی دیکە حاڵی حاضر پشتگیری ناکات. تەنیا سەرۆکی یانەی ناپۆلی ئیتالی ئامادەی خۆی دەربڕیوە بۆ گفتوگۆکردن. لەسەر پرۆژەکە سەرۆکی یانەی ناپۆلی دەڵێت تۆپی پێی ئەوروپا ئێستا لەلایەن پیرروپەکەوتنەکانەوە بەڕێوە دەبرێت کە هیچ ڕۆیایەکیان نییە. سوپەرلیگ پرۆژەی خولێکی هاوشەوەی چامپیۆنز لیگە و پێشتر کۆمپانیایەکی ئەمریکی سازدانی پاڵەوانیەتیەکەی ڕاگەیاند کە بە بەشداری 64 یانە دەبێت و بەسەر سێ خولی یاستی جیاواز دابەش دەکرێت. هەروەها خولەکە بۆ تیپەکانی ژنانیش دەکاتەوە. رۆناڵدۆ ئێستێرەی پێشووی تۆپی پێی بەرازیل پێی وایە ئەمساڵ ڤینیسیۆس جۆنیۆر یاریزانی ڕیال مەدرید و بەرازیل شانی ئەوەیە خەڵاتی باڵۆن دۆر وەربگرێت. رۆناڵدۆی دیاردا بۆ تۆڕی ESPN ئەمریکی قسەی کردو دەڵێت ڤینیسیۆس یاریزانێکی ئاست بەرزە. وەرزەی ڕابردووش لە چامپیۆنز لیگ و خولەی ئیسپانیا زۆر باش یاری کردووە. رۆناڵدۆ هەروەها شایەتی بۆ ڤینیسیۆس دەدات و دەڵێت کوڕێکی باشە و زۆر جار لەبارەی تۆپی پێوە قسە دەکەین کەسایەتێکی بەرزی هەیە. چوارشەممەی ڕابردوو گۆڤاری فرانس فوتبۆلی لیستی ناوی ئەم یاریزانانەی ئاشکرای کرد کە بۆ بردنەوەی خەڵاتی ئەو ساڵی باڵۆن دۆر ڕکابەری دەکەن. ئەوەی جێی سەرنج بوو ناوی هەریەکە لە کریستیانۆ ڕۆناڵدۆ و مێسی تێدا نییە و ئیتر گۆڕەپانەکە کراوەیە بۆ ئەوەی یاریزانی دیکە خەڵاتەکە بەدەست بهێنن. ئەمڕۆ ڕکابەریەکانی نیشنز لیگ درێژەی هەیە و ئەم شەو هەڵبژاردەی ئیتالیا دێتە مەیدان دوایەوەی لە گەڕی یەکەم 3 گۆڵی لە فەڕەنسا کرد. ئەم شەو ڕوبەڕۆی ئیسرائیل دەبێتەوە. هەروەها لە یاریەکی دیکەدا لە گەڕی دووەم فەڕەنسا ئەرکی قورسە و بەرامبەر بەلجیکا یاری دەکات. فەڕەنسا ڕەخنەی زۆری هاتوۆتەوە سەر دوای شکستی بەرامبەر ئیتالیا بۆیە ئەم شەو دەبێت ڕووی خۆی سپی بکاتەوە. لە یاریەکی دیکەشدا تورکیا و ئایسلاند بە یەک دەگەن. هەروەها چاوەڕە دەکرێت یاری نەرویج و نەمساش بەهێز بێت و چەند ئەستێرەیەک لە هەردوو تیپ یاری دەکات. سەرجەم ئەم یاریانەش لە بیرتان بێت کاتژمێر 9:45 خولەک دەست پێ دەکات. خواتان لەگەڵ.